خوێندنگەکانمان لە ژێرناوی یونایتد ساینسدا لە شاری سلێمانی بە 3 باخچەی منداڵان لە ڕێگەی ستافێکی شارەزا و کارامەوە پەروەردە و فێرکردن بە باشترین شێوە پێشکەشی منداڵانی دەکات. یونایتد ساینس ڕێگە پێدراوی فەرمی زانکۆی کامبریجی بەریتانیا بۆ بەکارهێنانی پەیڕەوی خوێندنی زمان ئینگلیزی و زانست و بیرکاری. I love my school. I'm so happy. پرۆگرام و پەیڕەوی خوێندن لە باخچەکانمان بە شێوەیەکدا ڕێژراوە کە منداڵان بۆ قوتابخانە ئامادە دەکات. چۆن منداڵان فێری دەربڕین و ناسینەوەی گشت پیتە ئینگلیزیەکان دەبن. Smelling like I'm smelling this right now. منداڵان لەوانەی بیرکاریدا فێری ناسینەوە و بەکارهێنانی ژمارە و شێوەکان دەبن. هەروەها گرنگیەکی تەواو دەدرێت بە زمانی دایک و لە قۆناغی باخچەدا منداڵان فێری دەربڕین و ناسینەوەی پیتە کوردیەکان دەبن. پرۆگرامی باخچەکانی یونایتد ساینس بە شێوەیەکدا ڕێژراون کە منداڵان بۆ ژیان ئامادە دەکات. چۆن؟ هاوکات لەگەڵ فێرکردنی ئادابەکانی نان خواردن، منداڵ فێری خواردن دروستکردن دەبن. We chop the fruits down to make a fruit salad. منداڵان فێری هەستی بەرپرسیارەتی دەبن. منداڵەکانتان بە ئێمە بسپێرن لەبەرەوەی 5 ساڵی یەکەم سەردەمی زێڕینی پەروەردەی منداڵەکانتانە. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوویەکی گەشت بۆ پەیوەندیکردن 0 7 0 58 9 009.